کەمپینێکمان ڕاگەیاندووە لە ڕۆژی 19 دەی ئەم مانگەوە بۆ ماوەی 3 ڕۆژ هەتا 21دا بەردەوام دەبێت. ئەم کەمپینە خۆی دەبینێتەوە لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری خۆراکی و پێداویستی جلوبەرگ و هەروەها ڕاخەر تۆ سەرجەم لایەنە سیاسەکان بە یەک دەنگ بە یەک ڕێزی بە کۆدەنگی لێرەن و پشتگیر و هاوکارێکی زۆر باشن بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ بەشی کوردستان. لەگەڵ ئیداری قەزای دوکان بڕیار وایە ئەم کۆمەک و هاوکاریانە بە سارەی تایبەتی شارەوانی دوکان بگوازرێتەوە بۆ پارێزگای سلێمانی لەوێشەوە لە ڕێگەی مانگی سووری کوردی و بە ئاگاداری پارێزگای سلێمانی بگوازرێتەوە بۆ خوشکبرا ئاوارەکان. بڕیارماندا بەکردنەوەی کەمپینێک بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ خوشکبراکانمان لە ڕۆژ ئاوا کە ڕۆژگارێک ئێمەش ئاوا دەربەدەر بووین و کەمپینمان بۆ کراوە هاوکاریمان کراوە بە سوپاس بۆخوا ئێمە لە ڕۆژانی جومعە بە مامۆستا بەڕێزەکانی سنوورەکەمان وت سنووری قەزای دوکان کە لە وتاری جومعەدا ئاماژە بەوە بکەن و تیشکان خستوە سەر ئەم بابەتە. سوپاس بۆخوای پەروەردگار خەڵکی دەڤەرەکە خەڵکی سنوورەکە الحەمدولیلا ئیستیجابەی باشان هەبوو هاتن بەدەم بانگەوازەکەمانەوە الحەمدولیلا دەبینن کە شتێکی زۆر هاتووە لە خواردن و ڕاخەر و پۆشاک و هەروەها پێداویستی مناڵ. ئەمە ئەرکێکی ئاینیە لە ڕوویەوەی کە پێغەمبەری خوا فەرمێت چیت بۆ خۆت پێخۆشە بۆ براکانت شتەوەت پێخۆش بێ. ئێمەش بە واجبمانزانی کە ئەم کەمپینە ڕابگەێنین کە ئەرچێکی ئاینی و نیشتیمانی و برایەتێکە براکانمان خوشکەکانمان لیان قەوماوە لە ڕۆژ ئاوە ڕۆژێک دێ لە ئێمەش بخەومێ و ئێمە وەکو کورد دەبێ هاوکاری یەک بین پشتیوانی لە یەک بکەین.